پیا گشته یبری زوزانو دشته نبرو آسلو پیا گشته بچر بشکه رو گیری کندانی نهی ببیش دنگی گل دنگی هر چهار پرچه کردستان بینیتان باش حالکانی امرو چهارشنبه هفته شباط 2024 تن رادیو دنگی گلو پیشکشکین دنیا پارێزەرانی ڕێبەر بڵاو جۆلان کە ماوەی زیاتر لە 33 مانگە ناتوان هیزان یاریەک لەو بارەوە وەربگرن داواکارێکی یونان پێشکەش کرد هەرێک لە ڕێزان سەرریجا ڕێزێ سورێک مەزڵم دینج فاق ئۆزگورە ڕۆڵ پارێزەرانی نووسینگە یاسایی سەدە بۆی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر بڵاو جۆلان هۆمار خەیری کۆنار حملەی هەڵدرمەوەی سەکتاش ئەنجام بدەن سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەڕێوەبەری زیندانی ئەمرالیان کردو لە ڕۆژی 25 ئاداری 2021 کەوتە یاسا هیچ زانیارێک لەبارەی ڕێبەرەوە جۆلان و بەردەست نییە داواکاریەکانی بنەماڵە و پارێزەران بە پاساوی سزای دیسپلین ڕەتدەکرێت و ڕێگری لە دیدارەکان دەکرێت. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەرەوە جۆلانی شمانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 73مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرەوە جۆلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکە ئەمڕۆ لە 73مین ڕۆژدا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرەوە جۆلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و بڕیارە تاوەکو 15 شوباتی ئەم مانگە واتە بەردەوام بێت. کۆمیتەی تەندروستی کامپی پەنابەرانی شەید ڕۆستەم جودی مەخمور لە دژی گۆشەگیرێکی تند لە دژی ڕێبەرەوە جۆلان ڕاگەنراوێکیان هاوبەشیان بڵاو کردەوە و داوای دەستبەجێ ئەنجامدانی چاوپێکەوتن دەکەن لەگەڵیدا. وەکە تەندروستوانی نوارگەها شەید ڕۆستەم جودی بانگ لە هەموو سازی و دەستگەهان و هەموو ئالیەن پەیوەندیدار دکین کو خودی لعرق و برپسیارتی خود در بکوین دمل دست برابر اپوره هفدیتن پیک بینه او به تایبت جبو آزادی فیزیکی رابر اپو هر کس بکوین و هولدان او تفگره جهان جه آگاه داره اف 35 مهن برابر اپوره نجا عالیه مالباته نجا عالیه پارێزەران و هفدیتن نهاتیه پیکانین ده هر جارا سرلیدان ده بهجتا جدا هفدیتن جعالی دولت فاشیست و سردوزگر وان و تا آستان کرن به سالانه جبو حلوشاندنا اراده گل کرد و قد کرنا پیوندی ها دنافبرا ریبر اپو و گل کرد هر جوره جرباندن به ریبازن خواهین هری نمردانه یه هری داوی یا سیستم پرگالا گراوا امرالی یا تجرید گران کرن نخواستن پیامه که بده گل کرد آلی دنده جزای دسپلین رو به رو دمینم هر کو اف فکر و فلسفه بلاف دبا و گلم بندس ریا خلاصی خود دخطا سیامین ده دبینه لدردور و فلسفه کم دبه هزن امپریالیست هلوشین آخوا دبینه و هر دچه دناوا تجرید ده ناوەندی ڕاگەاندنی قەسەدە لە ڕاگەنرایەکدا ناسنامی 5 شەیدە هێرشەکەی سەرکەڵگەینەوە عومەر لە دەرزوری بڵاو کردوێتەوە کە لە 2 شەیدەکان برای یەکنەوە تەشڵەیە بەڵێن دەدەین تۆڵی شەیدەکانمان بکەینەوە لە ڕاگەنراوەکەی قەسەدەدا هاتووە میلیشیاکانی سەربەیەران لە زۆربەی ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی شامدا هەن بەفڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردە سەر هاوڕێکانمان لە کەڵگەینەوتی عومەر لە ئاکامدا 5 هاوڕێمان شەهید بوون کە دوانیان برای یەکدین قەسەدە ناسنامەکانی بەم جۆرە ئاشکرا کردووە بێلا محەممەد ئەلسەود ناسرا و بامار 5/2024 لە کەلگەینەوتی عومەر لە دەرزوو شەهید بوو عەبدوڕەزاق ئایش ئەلسەود ناسرا بەدەم هات لە دەرزوو لەدایک بوو 5/2024 لە کەلگەینەوتی عومەر لە دەرزوور شەهید بوو عومەر داود عەبدولوهاب ناسرا بە گەلهات باماشەوە لە دەرزوو لەدایک بوو 5/2024 لە کەلگەینەوتی عومەر لە دەرزوور شەهید بوو عومەر داود عەبدولوهاب ناسرا بە زاگرۆس کەلاسە
لە دەرزوو لەدایک بووە 5/2/2024 لەگەڵگەینەوە عومەر لە دەرزور شەهید بوو. محەممەد ئەحمەد ئەلشەرابی ناسرااو بە عومەر لە دەرزور لەدایک بووە 5/2/2024 لەگەڵگەینەوە عومەر لە دەرزور شەهید بوو. ئازادی عەبدوڵڵا وەرزەران ئازادی هەموو کوردێکە و هەتاویش ئازاد نەکرێ کورد هەرەوە ژێردەستی دوژبنە بێت و هەر دوژبن بەسەری دازاڵ ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە عەبدوڵڵا وەرزەران ئازاد دەکرێت و کوردستانیش کورد و کوردستانیش ئازاد دەبێت. جنین پلاسخار نێردەی سکرتێری گشتی نەتەوەی گورتوەکان لە عێراقدا لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشتنی دوڵەتی لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم و دۆخی موچە خۆرانی هەرێمی کوردستانەوە ڕایگەاندووە تا ئێستا 2 جار هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان دواخراوە لە کاتێکدا دواخستی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان لە خزمەتی سەقامگیری دانیە. جنین پلاسخارت لەبارەی کێشەدارایەکانی نێوان هەرێم و بەغدا دەڵێ کێشە سیاسی و کارگەڕەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هەرچیەک بێ پێویستە حکوومەتی بەغدا بوجێ هەرێمی کوردستان بنێرێ تا موچەی فەرمانبەرانی هەرێم دابش بکرێەوەشی خسۆتە ڕوو ئەگەر هێرشی گروپە چەکدارەکان بەردەوام بن ئەوە هەوڵی عێراقیەکان بۆ پاراستنی سەقامگیری ناوچەکە شکست دێنێ و ئەو گروپە چەکدار عێراقانەی دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت دۆخی سیاسی و ئاسایشی سەقامگیری ناوچەکەیان شێواندووە. لەبارەی هێرشی میلیشیاکان بۆ سەرێزەکانی قەسەدەش لە ڕۆژاوی کوردستان کە بەهۆی 6 شەروان شەید بوون دەڵێ ئەو هێرشە بۆ هۆی کوژرانی 3 سەروازی ئەمریکیش دۆخەکەی زیاتر تێکدا و دواتر هێرشەی سەر هێزەکانی سوورەی دموکراتات کە بە هەمان شۆ قوربانی لەکەوتۆ. پلاسخارت لەبارەی هێرشی دەوڵەتی تورکیش بۆ سەرباشۆری کوردستانەوەی خستۆتە ڕوو داوا لەلایەنەکان دەکەین خۆڕاگر بن عێراق خۆی ڕوبەڕووی دۆخێکی نارام بۆتەوە پێویستە هەموو هێرشەکان ڕابگیرێت. ژمارەێک لە چالەکۆنانی دەربەنی خان باستەوە دەکەن کەی سەردە حکوومەتی هەرێم عێراق پەنا بۆ یاسانی دەوڵەتیەکان بەرن و سکاڵا لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان تۆمارکەن لەو ڕێگەیەوە لە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک ڕێبگرن و دەشڵێن تەنیا بە یەکگرتووی دەتوانن داگیرکاریەکانی تورکیا لە هەرێمی کوردستان بوەستێنن. سوودی لە مێژوو وەرنەگرتووە هەڵەکانی مێژوو لە میرنشینەکانەوە پێشتر ئیتر با بڵێین سوود وەرناگرێت لە هەڵەکانی مێژوو سێری مێژوو ناکە ئەگەر بیکردایە تۆ یەک ڕیزی تەبایی ناو کورد خاڵی قوتی ئەوانە هەم بەرامبەری حکوومەتی مرکزی کە لێرەین هەم بەرامبەر داگیرکارانی وڵاتانی دراوسێ هەبوونی ئەم کەلێنی و دژبەرەیە وا کاتەوان مووقعی کوردستانیان ئەم کیانم مەترسێکی مەزن لەسەر و ئایندەی مەسەن دروست بێت. بێگومان دژایەتی تورکیا هێرشەکانی تورکیا ڕەهندێکی مێژووی هەیە لە دروستبوونی دەوڵەتی تورکیاوە تا ئێستا دەوڵەتی تورکیا بڕایداوە دژایەتی ئیرادەی ڕاستەقینەی گەلی کورد بکات بۆ گەیشتن بە ماف و ئازادیەکانی. ئەو هێرشانشی کە ئێستا ئەکرێت لە ڕۆژئاوای کوردستان و لێرەش ئەو هێرشانە بۆ دژایەتی یان بۆ شکاندنی ئیرادەی ڕاستەقینەی ئازادی خوازانی گەلی کوردستانە لە هەر شوێنێکی کوردستان بێت ئامانج لێی لەناوبردننی ئەو قوارەیە کە دروست بووە لە ڕۆژئاوای کوردستان و ئەو هەست و هەڵوێستە مەزنانەی کە لای خەڵکی وڵات پارێزی باشووری کوردستان دروست بوو بۆ پشتگیری خەباتی ڕەوای خەڵکانی وڵات پارێز و ئازادی خواز بۆ پشتیوانی بەرگری گەریلاکانی کوردستان لە شاخەکانی کوردستان لە باکووری کوردستان بۆ پشتیوانیە لە زیندانیانی سیاسی لە باکووری کوردستان ئازادی خوازان لە باکووری کوردستان کە تورکیا زیاتر لە 50,000 ئازادی خوازی کوردی لە زیندانەکانی تون کردووە. مەجلیسی سوورای دموکرات مەسەدە لە ڕاگەنراوێکدا هێرشەکەی سەرۆکادیمەی پەروەردەی قەسەدی شەرمەزار کرد و دەڵێ پێویستە گەلەکەمان لە ناوچەکە
هۆشیار بن بەرامبەر بە پلانگەرەکان مەسەدە لە ڕاگەنراوەکەیدا دەڵێ بانگوازی لەگەلەکەمان دەکەین هۆشیار بن چونکە دوژمنانی ئازادی و دیموکراسی و لینانەوەی پشێوی لە دێرزور دەدەن و پێویستە گەلەکەمان بەرپرسیارەتی نیشتیمانی خۆیان جێبەجێکەن بە شێوەیەکی جدی بەرامبەر هەوڵەکان بوەستنەوە و بەرخۆدانی دێرزور بەرامبەر بۆ پلانگەریانە دەبێتە ڕێڕەوی و بگواستنی پرۆژەی دیموکراتی بۆ هەرێمەکانی تر کە بەرامبەر زۆرداری و ستەم وەستاونەتەوە. عەبدوڕەحمان موستەفا پارێزگاری پێشووتری کەرکووک ڕەخنە لە لایەنە کوردەکانی کەرکووک دەگرێن کە نایانتوانیەوە بە یەکگرتووی بچنە هەڵبژاردنەوە و پێی وایە نەتەوەکانی کەرکووک هیچ کێشەیەکی نییە تەنیا پێویستیان بە پارێزگارێکە خزمەتیان بکات. ئەم هەڵبژاردنەوەی کردووە کە هیچ پێکاتێک نەیتوانی ئەو ژمارە کورسیە بێن بتوانین خۆی بەتەنیا پۆستی پارێزگار وەرگرا بتوانین ئیدارەتێشی بکە لەگەڵ ئەوەی کە کورد هەتا ساکەش هەر لیستی یەکەمە بە 7 کورسی هەیە ئەوەی کە مزام لیستی مەسیحەکەش لەگە کووردە ئەب نەهشت لەگەڵەوەشا بەتەنیا ناتوانێت پۆستی پارێزگار وەربگرێت ئەبێ ڕێککەوە لەگەڵ لایەنەکانی ترە بۆیە کوردە پێشم شتێکە ئەبێ ناوماڵی خۆی ڕێکخا دوای دەست دێرکە بۆ لایەنەکانی تر بۆ لایەنی تورکمانی بۆ لایەنی عەرەبی ئەبێ هەمویان پێکەوە بە تەوافق چۆن لە عێراقا لە 2003ەوە هەتا ئێستا کە ئیدارەی عێراق بە شووی تەوافقی ئەبرێتە ڕێوە ئەو محاسەسێکە هەیە لەوانە دش بە دەستور وەڵام واقع عێراق وایە لە کەرکووک شەروابەوە و ئەبێ لیستش بدواوە ئەبێ هەموو لایەنەکان و ئەوش باشترین ڕێگەیە بۆ چارەسەری کێشەی کەرکووک بۆ خزمەتکردنی خەڵکی کەرکووک ئەبێ ڕێکەون لە پێش هەموو شتێکە لایەنەکان خۆیان چی هەر کورد نییە کە ملانێر ناو هەیە لایەنەکان دش ملانێر ناو خۆیان هەیە ئەبێ لایەنەکان هەمویان ڕێکەون ناو خۆیانە دابنشنوک و یەک تیم کار بکەن و بتوانن هەموو لایەنەکان ڕێکەون لەگەڵ کەسایەتێک بۆی پۆستی پارێزگار وەرگرێ کەسیشتر پۆستی جێگری پارێزگار وەلە پۆستی سەرش ئەندوان وەرگرێ بەڵام بۆ پۆستی جێگری پارێزگار و کۆگوتم لێمڕۆ بدەوەوە ئەو یاسای جێبەجێ ئەکرێ و پارێزگار دوو جێگری ئەبێ 5 یاریدەداری بێ 7 ڕایشکاری بێ ئەمیش چیش زۆر باشە بۆی کە بدوانن پۆستەکان بەسەر هەموو لایەنەکان دابەش بکەن هەموو لایەنەکان ڕازی. شەوی ڕابردوو 22 بەڕێوەبەر و یاریدەدەر و خوێندنگای شارەدەی سەرکەبکانی شارۆچکە ڕانیە لە ئیدارەی ڕاپەڕین لە دژێ و فشارانەی کە لەلایەن بەڕێوەبەر و پەروەردەی ڕانیەوە دەکرێتە سەریان ڕایدەگەنی گەر فشارەکان بەردەوامی پێ بدرێت بە کۆمەڵ دەستە کارکێت دەکێشنەوە. نووسراوەکەی بەڕێوەبەرەکان ئیمزای 22 بەڕێوەبەر و یاریدەدەر و سنووری شارۆچکەی سەرکەبکانی لەسرە هەروەها بەشێک لە مامۆستایانی ناڕازی لە سنوورەکە بڕیارەکانی ناو نووسراوەکە دووپات دەکەنەوە و دەڵێنەوە بەڕێوەبەرانە کە کۆی بەڕێوەبەر و یاریدەدەرەکانی سنووری شارەدەی سەرکەبکان کۆبوونەوە بۆ سنگاندنی و چەند خاڵی بەڕێوەبەری پەروەردەی ڕانیە وڵاوی کردوتەوە کە تێیدا بەرپرسیارەتی بڕینی موچە و قوتی مامۆستایانی وانە بێژی خستۆتە سەر شانی بەڕێوەبەرەکان لەیەکێ لە خاڵەکانی و بڕیارانەدا بەڕێوەبەرانی سنوورەکە ماژە بۆ دەدەن لە ئەگەری بەردەوامی و فشارانە ناچارکردنیان بە سزادانی مامۆستا بە کۆی گشتی دەستە کارکێشانەوە ڕادەگەیەنن. هاوکات مامۆستانی ناڕازی هەڵەبجەش دەڵێن بەمبەسی جێبەجێکردنی داواکارەکانیان و شکاندنی و فشارانی لەسەریانە ڕۆژی یەکشەمەی داات و خۆپیشاندانی سەرتاسەری ئەنجام دەدەن و لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیشدا کۆمەڵێک خاڵیان خستە ڕوو. ئێمە وەک دەستەی داکۆکی لە مافی مامۆسایان لە پارێزگای هەڵەبجە ڕایەگەێنین. یەکەم سەرباری گرتنەبەری هەموو ڕێکارێکی یاسایی بۆ بەرگریکردن لە ئیجراعاتی غیابی مامۆسایان و فەرمانبەران زۆر بێمنەتین لە غیابدانمان. ئامادەین شان بدەینە ژێرباری ئەم بەرپرسیارەتیە و ئامادە نین بەبێ دەستکەوت بچینەوە ناو هۆڵەکانی خوێندن. دووەم داوا لە بەڕێوەبەرە بە ڕێزەکانەکەین نەچنە ژێرباری هیچ فشارێک. تا ئێستا چۆن مەردانە پشتگیر و قەڵای پشتی مامۆسایان بوون بەردەوام بن بارودۆخی خۆیان و مامۆسایان لە بەرچاو بگرن. سێەم باوکان و دایکانی بەڕێز دڵنیاکەینەوە کە ئێمەش بۆ خۆمان خاوەنی مناڵین و قوتابی و خوێندکارمان لە قۆناغە جیاوازەکانە هەیە. ئەوانەی فشارەکەن ئەگەر دڵسۆزی نەفەوتانی ساڵی خوێندنن فەرم و مافەکانی باوک و دایک و کەسوکاری خوێندکاران نەخۆن گەندەڵی و یاساشکێنی و ملوڕی نەکەن. خوێندن بەم پەلەپەل و بەم ڕێکارە چەواشەکارانە لەگەڵ عەدەم ڕسوب واتە پەڕینەوە هیچ جیاوازیەکی نییە. چوارەم
داوا لەو ڕێژەکەمەی مامۆسایانەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەندێک شار و شارۆچکە گەڕانەوە بۆ هۆڵەکانی خوێندن بگەڕێنەوە ڕیزی هاوپیشەکانیان تا گەیشتن بە ئامانج. پێنجەم، بۆ پێداگری لە بایکۆت و خەباتە ڕەواکەمان ڕۆژی یەکشەمە 11 شوبات خۆپیشاندانی بەرفراوانی پشت ئەستور لە دوایین هەواڵشدا بۆی تەقینەوەی مین لە ناوچەی گەڵانی سەر بە پارێزگای کرماشان سێ هەوڵاتی بریندار بوون مینەکە لە سەردەمی شەڕی نێوان عێراق و ئێراندا بەجێماوە. شەیدا نوربەخش جێگری قایمقامی شاری گێڵان دەڵێت توانیوەڕێی ڕۆژی 6/2/2023 لە ناوچەی بانسارات مین بە 3 کەسدا تەقیوێتەوە هەرسێکیان بریندار بوون و بۆ نەخۆشخانەی شاری ئیوان لە پارێزگای لامگواسراونەتەوە ئەو دەڵێ ئەو شوێنەی مینەکەی تێدا تەقیوێتەوە لەو ناوچەندیە کە مینیان تێدا چێنراوە بۆیە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکرێت ئەوانەی بریندار بوون هەمیان پیاو بوون تەمەنیان لە نێوان 35 بۆ 50 ساڵدا بوون. لە سەردەمی شەڕی ئێران و عێراقدا سەدان هەزار مین لە ناوچە سنوورەکانی پارێزگای کرماشاندا چێنراون و حکوومەت ئێران دوای کۆتایەتنی شەڕ هەوڵیدا مینە چێنراوەکان هەڵبگرێتەوە. زستانی ساڵی 2012 ڕاگەنرا کە مین و تەقەمەنەکانی پارێزگای کرماشان هەمیان کۆکراونەتەوە ڕێڕسمێکیش بۆ بەڕێوەچوو بەڵام دوای ئەوەش زۆر جار مین و تەقەمەنی سەردەمی شەڕ با خەڵکدا تەقیوێتەوە خەڵک بۆی بریندار بوون یان گیانیان لە دەستاوە. شەیدا نوربەخش جێگری قایمقامی شاری گیڵان داوای لە گونشین و دانیشتوانی ناوچە سنوورەکانیش کردە دەستکاری تەقەمەنەکانی سەردەمی شەڕی ئێران و عێراق نەکەن بۆ ئەوەی زیانی لێ نەکەوێتەوە. ڕۆژێکی خۆشتان هەبێت.